کە ئازادی لێو زەوت بکرێ ئازادی تا ڕادەیەک مەجای تێدا هەیە کەسێک بتوانێت لەگەڵی هەڵکایەنە بەس هیچ کەسێک لەگەڵ نەبوونی قوت لەگەڵ برسێتی هەڵناکە یان چاوشی کەنیان بەڕاستی بەجێ بێڵن کاتێککە نەوت بە 25 دلاری و کردانە چارەکە مشکتان دەیدین ئێستا بۆتە دووەندە عەجەبان موسەنیە هاتوین ڕێپێوان بکەین دژی گەندەڵی دژی دزی دژی خیانەتکاری لەم وڵاتە لەمڕۆوە ئێمە پێیانمە وەکو مامۆستان ئەوەیە کە دەڵێن بەسە دەسەڵاتداری حکومڕانی بە کەسانی گەندەڵ و دز و خیانەتکار ناکرێت ئێمە ئامادەنین بەو شێوەیە بچینی داوام بکەین لە ئێستاەوە ئەو گرتبوونەوەیە کە لە یەکەم ڕۆژی جەژنە دەستمان پێ کردووە ئەوە ئاگادارکردنەوەیە کە ئەوە زەنگێکە بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک کە وەزع بەو شێوەیە بڕوە زەنجی قوتابخانە لێ نادرێت بەدیدی ئەندامێکی پەرلەمانی کوردستان کێشەکانی هەرێم لە سەردەستی ئەو بەرپرسانەی ئەمڕۆ یاری بە یاسا و سەروەت و سامانی خەڵکیەوە دەکەن چارەسەر ناکرێت گەر ئەو بارودۆخە بەو شێوازە بەردەوام بێ بەرەو تەقینەوەیەکی جەماوەری دەڕوا و کاتی و بەڵام تا ئێستا دەسەڵات بێ باکە و ئەوەی کە پێویستە بیڵێم دەبێت کۆمەڵگە لەوە ئاگادار بێت دەسەڵات بە دەسەڵات ئێستاوە چۆن دەڵێ بە سیاسەتی پەرتکردن و زاڵ بۆ بەسەریاندا کاتێک کە چین و توێژەکانی کۆمەڵگا هەمووی یەک دەنگ نەبن دەسەڵات زیاتر بەردەوام دەبێت بۆیە دەبێت خەڵک بە یەک دەنگ ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ئەستەمکارە بێتەوە کە ڕۆژ بە ڕۆژ لە خراپەکانی بەردەوامە پێم وایە تا ئەوانە دەسەڵاتدار بن ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەرەو خراپتر دەڕۆت لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئیدارەی ڕاپەڕین کەمپینی هەڵوێست لە دژی برسیکردنی هاوڵاتیان ڕاگەیەندرا گربوونەوەی مامۆستایانی هەردوو قەزای پشدەر و ڕانیەش لە یەکەم ڕۆژی جەژندا درێژە پێدانی ئەو چالاکیانەیە بە وتەی مامۆستایان و ڕێخەرانی کەمپینەکەش بێت لە دوای پشوەکانی جەژن هەموو ئەگەرێک لە بەردەم سەرجەم چین و توێژەکان کراوە دەبێت لە ئەگەری چارەسەر نەکردنی کێشەداراییەکانی هەرێم. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.